نرخی سوتەمەنی و بەتایبەت بنزین ڕۆژ بە ڕۆژ ڕوو لا بەرزبوونەوەیە. حکوومەتی هەرێمیش دەستەوەستانە لە ئاست چارەسەرکردنی ئەو کێشەیە. خاوەنی بنزینخانەیەک لە شاری هەولێر دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم ڕێگە بدات ئەوە نرخی بنزین بۆ هەر لترێک دەکرێت با 500 دینار. بەڵام بەهۆی ئەو باجە زۆرەی حکوومەت هاویشتووی تێسەر خاڵە سنووریەکان وای کردووە نرخی کاڵەکان بەرز بێتەوە. نیگەرانیشە کە حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان بنزینی 660 دیناریان پێنادەن، تەنها دەیدەن بە چەند کۆمپانیا و بنزینخانەیەکی تایبەتی خۆیان. طبعا ئەگەر لێ بگەڕن ئێستا بنزین لە ئێران داخیل بی و گومرگەکەی کەمەک بین نەخوارێ طبعا دێتە خوارێ. هەر ئەو بنزینە بوو کە لە ئێران داهاتوو لە لتری لێرە بە 450 و 500 دینارمان دەدا. ڕاستە بنزین عالەمیان ئێستا گران بووە بەس بەو شێوازەی نییە. ئێستا لتری بنزینی ئەوڕۆ بە 915 دیناری ڕۆیشتیە لە بازاری ڕەش. وەلێشمان ڕازی نابن ئەو بنزینێک کە دەکڕی دەرێ بنزینەکە باش نییە لە کوالێتی کۆنتترۆل دەرناچی. بنزینەکەی سامانە سروشتەکان کە وەردەگری لێرە کوی وەردەگری بەتاری دەکەی فحص و شتیوالە ناکرێت. حکوومەتی هەرێم ئەگە مەبەستی بی حکوومەتی هەرێم بابی میلەتە دەتوانی ئاسانکاری بکاتن لەبەرچ ئەو بنزینە هاوینێ دەهات بە 450 دیناری تەوزیع دەکرا بە 500 دیناری بە 600 دیناری لەبەرچ مەسەلە چی ئێستا نایە. لای خۆشیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت لە هەرێمی کوردستان سیاسەتی نەوت هەڵەیە. تاکو ئێستا نەبڕی بەرهەمهێنانی نەوت دیارە و نەبڕی داهاتەکەشی دیارە. ئەوەشی وەزیری سامانە سروشتیەکان دەیڵێت و بە دوای ئەو ڕێگە چارەوەیە تەنها بۆ ماوەی چەند ڕۆژێک چاک دەبێت دواتر وەک خۆی لێدێتەوە. نەود لە کوردستانە سیاسەتەکەی هەڵەیە هەتا بۆ جۆرە سیاسەتی هەڵەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەردەوام بێ کە نەود دیار نییە، بڕەکەی دیار نییە، داهاتەکەی دیار نییە، شەفاو نییە، بەپێی یاساکان نییە، دۆخی سوتەمەنی بە شێوەیەکی ڕیشەیی چاک نابێ. ئێمە ڕاستە دوێنێ لە گفتوگۆ لە پەرلەمان گفتوگۆمان کرد و لیژنەی سامانە سروشتیەکان هێندە پێشنیاری داوەتە وەزارەتی سامانە سروشتیەکان، بەڵام پێمان وایە هەتا وەکو هەرێمی کوردستان سیاسەتەکەی نەگۆڕێ دۆخی سوتەمەنی وەکو خۆیە بێ و ئەو عیلاجانەی وەزیری سامانە سروشتیەکان بە دوایەگەڕێ هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. دە ڕۆژ باشە بێەوە چێتەوە شوێنی خۆی. چارەسەری ڕاستەقینە ئەوەیەکە کە ئێمە ئەمەشمان ود لە ناوهۆڵی پەرلەمانە یەک وەزارەتی سامانە سروشتیەکان سیاسەتی خۆی بگۆڕێت، دوو شەفاف بێ، سێیەم دعمی پاڵاوگەکانی ناوخۆ بکە نەوتی خاویان باتێ، بەرهەمی بنزین و نەوتی سپی بەسەر هاوڵاتیانە دابشکە بە سیعری گونجاو. لە ڕابردوودا چەند جارێک وەزیری سامانە سروشتیەکان بەڵێنی چارەسەرکردنی کێشەی نرخ و کوالێتی بنزینی داوە، بەڵام تاکو ئێستا جگەرەوەی نرخەکەی دانەبەزیوە بگرە نرخەکەی بەرزتریش بۆتەوە. بەشێک لە بازرگانانیش دەڵێن هۆکاری دانەبەزینی نرخی بنزین ئەوەیە کە هێنانی بۆ چەند کۆمپانیایەکی حزبی قۆڕخ کراوە و دەرفەت بە کەسی دیکە نادرێت بنزین هاوردە بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.